قاڵی کۆتاییم لە خزمەتتانە ئامان و سەد ئامان تۆڕە کۆمەڵایەتیەکان. تخوا عیب نییە کچ هەتا سەی بەیانی لەسەر ئەنتەرنێت بێ. تخوا عیب نییە. تخوا تو باوکی عیب نییە کچەکە تا سێ و چوار شەو ها لەسەر ئەنتەرنێت. خەریک چی؟ بەس پێم بێژە خەریک چی؟ تخوا ڕۆژان سێری فەیسبووکەکەی کچەکەت کردووە چەند هاوڕێ هەیە؟ سێرت کردووە تخوا ئەچێ بۆ کولیە کە دێتەوە تخوا ئەزانی لە کولیە چی ئەکا و چی ناکە و چی هاوڕێیەتی. سلێ بێژن مامۆستا دڵی پیسە. ئەمانە گشتی لە مرۆوەتی هەرچی خراپە و بەد ڕەوشتی دوو لە ڕۆژە ناپتان تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبووک هەمووی ئەمەیە لەمە زیاتر نیە. مسڵمان لە برشتی وا هەیە من بیگێڕمەوە شەرمەکەم بیگەڕم زۆرم پێیە بەس حەز ناکەم باس ئەمەنە هەیە نەبێتەوە. کورە پیاو هەیە کاکە پیاو هەیە ئافرەتەیە پیاویە سێرەکەی لەدەست دەرەچێ. پیاو هەیە خێزانیە لەدەست دەرەچێ. چی جا گەنجی داما و بەربەخت چی کچی تۆ چی کوڕی من. ئەمانە بێ وریابین لەما زۆر وریابین.